بەڵام ئێمە خودی کەرکوچین لە ناو سنتەری کەرکوچین لە ناو زێڕە ڕەشەکەی کەرکوچین کەچی داوامان ناکەنەوە 150 نەفەر 200 نەفەری کاکە ئێمە لە 2013 500 نەفەر بووین بۆ شوڕتەی نەوت 200 نەفەرمان ناومان دەرچوو تعین بووین ئێستا 200 نەفەرمان ماوە لە 2013 ئەمڕۆ نابیانی هینەوە سەلاحەدین دێرن نێر تعینەکەن ئێمە پیجۆ کردووە ئەوەی واسطە بوو بۆی تعین بوو ئەوەی واسطە نەبوو لە ماڵە بۆ خۆی دانیشتووە ئێمە هەموو شتێکمان مەزبووتە ئەوراقمانەیە هەموو شتێکمانەیە تەدریبمان کرد وتیان بڕۆنەوە هەیەوە چاوەڕێیەکن هیچ نییە لە 2013 هەتا ئێستا ئێمە چاوەڕوانەکەین شەریکەی نەوتی شیمال گاسمانکە و دەوام بکەین و حەق خۆمانە و جێبەجێ بکرێن هەتا ئێستاکە ئێمە دەوری 406 نەفەرێک بووین هەتا ئێستا تقریبان 150 نەفەرمان 200 نەفەرمان مایە داوا نەکراون ئەوەی تری دەستی بە دەوام کرد و ئیتر بە واستە و بە برادراتی بە فلان و فلان گەڕاوەتەوە شەریکە و دەوامی کردووە ئێمەش هەتا ئێستا و لە 2013 هەتا ئێستا هەر چاوەڕێیەکەین کەس نەبوو بەهانامان بێتن کەس نەبووە یعنی چاوەکمان پێدا بخشێنێتەوە لە زۆر دەرگامان داوە یەک دوجار خۆپیشاندانمان کردووە هەر بەڵێنە و وعدە و بینە و بەردە و هیچمان بۆ نەکراوە ئەچینە وەزیری نەفت لە وەزارەت لە بەغدایە دەرن بڕۆنە شەریکەی دێنە شەریکەی دەرەنە بڕۆنە وەزارەت یعنی دەچینە هەر کەسێک دەمانێتە لای کەسێکی تر لەو کاتەوە ئێمەوە چاوەڕێ دەکەین بۆ شتێکمان پێ بکرێت ئێستا ئێمە جەماعەت کەرکوچین دانیشتووی کەرکوچین ئێستا جەماعەت لەسەر حسابی ئێمە لە سلاحەدین لە نەینەوە لە گەیارە هەموو ناویان دەرچووە داوا کراون مقابلەیان کراوە دەست بە دەوام بکەن بەڵام ئێمە خودی کەرکوچین لە ناو سنتەری کەرکوچین لە ناو زێڕە ڕەشەکەی کەرکوچین کەچی داوامان ناکەنەوە 150 نەفەر 200 نەفەری